حافظی شیرازی دەڵێ ئێرە خاچی شاری یار و میهرەبانان بوو سەرێک ئێرە خاچی شاری یار و میهرەبانان بوو سەرێک میهرەبانی کەی بەسەر چوو شاری یاران چوونە کوێ سڵاو بینەرانی بەڕێز و خۆشەویست بۆ ئەم جارەی بەرنامەی گوندەکەم لە دەڤەری مەرگەین لە گوندە جوانەکەی چنارنێ بینەرانی بەڕێز ئەمڕۆ بەهارە گەشتی گوندی چنارنەیە بینەرانی بەڕێز و خۆشەویست جگە لە خەڵکی گوندی چنارنێ خەڵکی گوندەکانی دەوروبەریش کەم تا زۆرێک سەردانی ئەم سەیرەنگا دەکەن لەگەڵماندا لەبەر بەهاری و ساڵبارێکی پڕنورە بەهار وڵاتی داگراتە دەرگ و بەسوورە بەفرکەوتە بناران زانیم بەهار مەعبورە هاتن تەیری گەرمی ئەینێتەکە ببوون هەموو جوورەیە لەبەر فرمێتی بەفرێ دەشت و بۆم داوەستاوە دەشت و گۆماوی پرگچەت و ڕووبار و ساوە قاز و قورنگ و مراوی لە سەیرەی ڕاوەستاوە قاز و قورنگ و مراوی لە سەیرەی ڕاوەستاوەیە بینەرانی بەڕێز و خۆشەویست وەکو ئاماژەم پێکرد دیارە ئەمڕۆ لە گوندی چنارنین و بەهارە گەشتی گوندی چنارنێشە باسی ئەوەشم کرد کە دەوروبەری چنارنێش لە گوندەکانیش دێن ئێستا لای کاک حوسێنی بەڕێز و لای پورە نازدارم لای ئەو خێزانە بەڕێزەمە گفتوگویان لەگەڵ دەکەیم زانین ئەوان ساڵانە بەردەوام دێن بۆ بەهارە گەشت ئەو کاتت باش ئەم کاتێکت بار بخیمە سەر چاو باش تەندروستی چۆنە لەخوا بەزیاش باش سپاس مامنون خۆشی پێم بڵێ لە کێوە هاتوونە بۆ ئێرە هەڵا لە عاجیاوایە بەڵێ پاشە بۆ خۆتان خەڵکی شوێن من خەرج سێوکانم وڵا سێوکان بەڵێ ڕاستە ساڵانە چەند ساڵە دێن بۆ ئێرە والله تقریبا 4-5 ساڵ ئێرەکانە وەکو یادی سنانی یادی دەکەنەوە بەڵام ئەمن بەڵێ یادەکەی دەکەنەوە بەزە من لەو دووەم جارە بێم دووەم جارە بەڵێ شوێنەکەی کەشتەکەی تایبەتەوە وەڵی جێژی زۆر خۆشە ئارێوەڵە زۆر خۆش ئارێوەڵە لە باشە دێم وڵات دەیرەخن پورێ چۆنی ئەحواڵ چۆنە خۆش بێ زۆر سپاس چاوت خۆش بێ ئێمە دەزانین تۆ خەڵکی گوندی چنارنێ وایە زۆر چاکە پێم بڵێ گوندی چنارنێ لەو بەهارە گەشتە ساڵانێکە هەیە وایە خەڵک دێ بۆ ئێرە هەم جوانە و دیمەنێکی جوانی و فێنکەوە نیە باشە با من یەک پرسیار لێ بکەم کاتی خۆی گوندی چنارنێ وەکو بزانی خەڵکی زۆر لێ بۆ ماڵی زۆر لێ بووە چەند ماڵ دەبوو زۆری لێ بوو وەڵی جا نازان بڵێم 500 ماڵ 600 ماڵ چونکە هەتا بن جادەکەی هەموو قەت ماڵ لە سەرێک بوون دە سووری هەورامان هەتا پەناکانیەکەی من پێم وەکو من زانیم کاتی خۆی لە ساڵی شێستەکان بۆ هەفتەکان هەمان شێوەی خانوەکانی هەورامانی تەخت بۆگوندەکانی هەورامان بووە جوان بووە زۆر 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 جوان بوو زۆر چاکە ئەدی ئەو بەڕێزانە چێن وڵا ئەوان زاوامە کچ من ئەوانە کچنە باشە تەمەندرێژ من تەندروست باش ناوی بەڕێزت ئیبراهیم کاکی براهیم بەخێر بێ خۆش بیا سەلامەتی بەڕێزی خەڵکی کوێی دۆڵ جافاتی سێدەر بەڵێ زۆر چاکە بەخێر بێ خۆش بیا کەشەکە چۆنە کەشواکی زۆر خۆشیە و شوێنێکی تایبەت ئێرە یەکەم ساڵە دێت بەڵێ خۆم یەکەم ساڵە دێت یەکەم زارێت بەڵێ یەکەم زارە زۆر چاکە بەخۆشی بێ ئینشاڵڵا سەلامەت بیا هیوادارین هەمیشە ساڵانی تریش بەخۆشی بێن بێ کێشە و کەشێک خۆش سەلامەت زۆر چاکە ئەو بەڕێزە ناوی چییە؟ مەستان وابزانم چی کاک حوسێنونیە مەستان کەشەکە چۆنە؟ خۆشەوەڵا زۆر خۆشە ساڵانە دێنێوە شوونە لەگەم وەڵام منیش ئەو دووەم جارمە بم یعنی نەها لەبەر خوێن و شتوانە هاتوو لە کام خۆناغی خوێندنی مەرحەلە دوی زانکۆی مەرحەلە دوی زانکۆ لە کام بەش لە کام زانکۆی
وڵا وازمێنەوە لە زانکۆی ڕاپەڕین هاوسەرگیریم کرد بۆ دەرەوە یعنی لە کام بەش بووی مەبەستم مێژوو بەڵێ 2 ساڵ خوێن و واستێنە دە ئینشاءڵڵا تەمەندرێژ دەبن سەرکەوتوو دەبن ئینشاءڵڵا ژیانێکی پڕ ئاسوودەی و کامەرانی ئەو بەڕێزە ناویسیە کەوسەر کەوسەر تۆ دەخوێنی ناوەڵام نیشم کردووە بڵێن تاوام کردووە چ تاوا کردووە ژمێریاری لەکوێ لە پەیمانگای تەکنیکی دوکان پەیمانگای تەکنیکی دوکان ساڵی چەند وڵا 2019 تەخەڕوجم کرد 2019 بەڵێ تەخەڕوج ساڕوانی ئەوەی کە تاعیم بکرێ والله ئیشەڵڵا ئیشاءڵڵا هەموو ئەوانێک کە خوێندنیان تەواو کردووە تاعین دەبن سەرکەوتوو بن بەڕێزن خۆش پورێ پێم بڵێ مەسەلەی خواردن ئەمڕۆ چیدان ئامادە کردووە والله جا بریانیمان کردو گۆستی حیوانیمان هێناوە مریسکمان هێناوە باشە زۆر چاکە پێم بڵێ بۆ خۆت وەستای سەرەکی بووی یان کچەکان وڵا بۆ خۆم ئەی کچەکانی چیان نەکردووە والله جا تاوان هەستانم شتەکانم حازر کرد یان درەنگ هەستان بوون درەنگ هەستانەرێ وەڵا مەبەستم وتم لەوەی ئەمان شاگردت بووبن شتێکیانها لە بریانیەکەی بۆ خۆم حازرم کردەوە ئەی ئەوان تا چەند شارەزان لە خواردن والله جا ئەوانش دەیکەن ئەگە بۆ خۆم ئەگەر من حازر نەبە من دروست نەکەم ئەوان حازر دەکەن بێگومان ئەگەر سیداچی خۆیان بن و دەبێ فێر بووبن و بەدڵنیایەوە ئینشاءڵڵا کچەکانت تەمەندرێژ دەبن ئێوە تەندروست باش دەبن ئینشاءڵڵا کاک حوسێن با بێمەوە لای بەڕێزت کاک حوسێن بەڕێزی بەڕێزتان خەڵکی سێوکان بوون وەنیا کاتی خۆی هاتوونەتە چنارنێ لێرە زیاتر خەڵکی ئێرە لە ڕووی تێکەڵاوبوونەوە چۆن وڵی خەڵکێکی هەتا بڵێ کۆمەڵاتی باشن هەتا بڵێ زۆر باشن خەڵکێکی بێکێشێ بێ مشکیلن هەر بەگشتی دەڤەرەکان دەبەرەکە هەر هەمووی ئارێوەڵە بەس خەرچی ئەو گوندەی زیاتر کەم فەلعاتشتیان هەبووە زیاتر بە کاری بووز و مێوژ و دۆشا و ترش و ئەوشتانەوە ئارێوەڵە زیاتر بەوانەوە سەرقال بوون کەم تیژم بەری لێ بەخێوە دەکرێت وەکو مانگا و بزن زیاتر لێرە بەخێوە دەکرێت ئارێوەڵە نهار مەسەلەی بەراو دێم و زەویان نییە زەویان وابزانێک کوێستانیشیانەوەی سەران هەیە ئەو شاخە بڵندێکە دەبینی بۆ دویدا ئەوە منتیقی کەڕواوێ لێرەشەوە لەدەستی ڕاستی شەولێ دەچێتە بڵین سەرگۆڕانە لێرەشەوە منتیقی شنکاتی و گەڵاڵێ بە دیوی کوڕکوڕیدا بەس خۆشە بەڕاستی هەردەڤەرەکە بەگشتی هەمووی خۆش کانی توێرە هەمووی خۆش سەرتاوە کە داخلبی هەموو گوندەکان ێرە خۆشن بەڕاستی زیاتر حەزن لە چییە لەو خوانانە زیاتر حەزم لە ئەوەیە لە بریانی لە بریانە ئەدی کا حوسێن الله ئەو حەزی لە دۆڵمەیە باشە خۆ کا حوسێن بۆ مەسەلەی خوانوانە قورس نییە مەسەنا زۆر ئەو ئێستا کەسی وایە زۆر دەڵێ ئەوەی ناخۆم ئەوەی دەخۆم باشە بۆی کێشەی نییە زۆر چاکە حەزل لە بریانە ئێوە حەستان لە چێ لە خواردنەکان من کێشەم نیە نۆرمالم بۆ خواردنێکی ئەوە یەکێکە لە سواتە هەر باشەکانی مرۆڤ وایە تاکید زۆر چاکە ئەدی ئەو بەڕێزانە حەستان لە چێ لە خواردنەکان وەڵامش بریانی بەداکتان سونەتەوە ئەی تۆ سەروپێش زۆر دەخۆینەمە بینەرانی بەڕێز دەڵێ سەروپەی زۆر دەخۆم بێگومان سەروپێش کاتی خۆی هەر بەگشتی یعنی موتان دایم سەروپێ چارەکە باش ئەو سەروپێی چۆن ئامادە دەکەن توگا چۆن دەڵێ بە شوێن کەوتووە لەوەیە بە ماڵ کەوت بێ بە کابان کەوت بێ ئێوە چۆن سەروپی ئامادە دەکەن جا خاوینیان دەکەینەوە بەدلەوەی هەیە دا و دەرمانە هەیە بە جۆری یەک دەرمان تێ ناکەم دا و دەرمانی زۆر بەس بیبەرێک و سەرکە پیازێک شتێ دەکەم و یەک بیبەر و سەرکە ئەرێ وەڵا سووری دەکەمەوە لە پەناشی برنجی لێ دەنێم و شلەی لێ دەنێم و کامیان زیاتر سەروپەی کام ئێوانە دەخۆن حیوانی ناسکترن زۆر ناسکن منداڵەکان دایم حەزیان لە جیسکیان نانە جاخۆ هەم خواردنی حیوانی بچووکیش مەسەڵەنیا دیسک و ئەوانە هەمووانە دەخورێت کاوڕ دەخۆی بزن هەمووی جیسکەکە لە هەمووی بەتامترە جیسکەکە بێگومان هەر سەروپەکانیشە ناسکتر زووتریش ئامادە دەبێ وایە هەیە زۆر دەرمانی پێدا دەکات مەقسەدە وەڵام پێدا ناکەم ئەو شتانی پێدا زۆر چاکە ئینشاءڵڵا هەمیشە تەندروست باش دەبن ئینشاءڵڵا تۆ حەز لە چییە سەروپەی دەخۆی بۆ ئەی چ دەخۆی بریانی لەگەڵ پورە نازداری باش بریانی بخۆن باشە لەگەڵ نەنە نازداری باشە
بابچینە دێ بابچینە دێ با بڕۆین لە شاری بابچینە دێ بابچینە دێ با بڕۆین لە شاری چەند خۆشە گوند و کوێستانی هی کوردەواری چەند خۆشە گوند و کوێستانی هی کوردەواری خۆشان ژینی خۆماڵی و گۆشتی کەڵابە خۆشان ژینی خۆماڵی و گۆشتی کەڵابە بابچینە دێ بابچینە دێ با بڕۆین لە شاری بابچینە دێ بابچینە دێ با بڕۆین لە شاری چەند خۆشە گوند و کوێستانی هی کوردەواری چەند خۆشە گوند و کوێستانی هی کوردەواری السلام عليكم احوالتان شلون دانش ماما جنسوني باش احوالتان شلون باشن حال گوزارانتان نا دستکان خوش دستکان خوش استبا پێم بڵێن کەشەکەی چۆنە والله الحمد لله لەخوای بەزیادی هەواکەی زۆر خۆشە باشە خەڵکی کوێنێ بۆ خۆ خەڵکی پشتاشانێ لە پشتاشانی ڕات بینەرانی بەڕێز خۆشەویست من هەر لە سەرەتاوە ئاماژەم پێکرد ینی مەرزنەوەی کە خەڵکی گوندی چنار نەبێ تەنها ئەو بێتە ئەو سەیرانگایە ینی خەڵکی دەوروبەریش و گوندەکانی دەوروبەریش دێن اینجا پشتاشانیش شوێنێکی خۆشە ها وایە پشتاشان خۆشە سوورەدەیە سوورەدەیە ئەوێ هەر زۆر فیانکیشە وایە بەڵام کە ئەوڕۆ هاتوونە تێرە ئێرەش خۆشە زۆر چاکە ئەو پورێتە ئەوە خێزانتە زۆر چاکە تەمەندرێژ نیشەڵە ئەدیەوە بەڕێزە خوشکی خێزانێمە ئەوە خوشکی خێزانتە بەڵێ پورێت و ناو چییە؟ نام عایشە هەمزەیە زۆر باشە ئەی بەڕێزت مریەم باشە زۆر چاکە دەبینم یاپراختان ئامادە کردووە دۆڵمە یاپراخ ئێوە ئەو دۆڵمەیە یاپراخە چۆن ئامادە دەکەن ئێستا هەیە زۆر دەرمای لێ بەکاردێنێت وڵا من شویتم تێ کردو لەگەڵ کەرەوەزی ئەوەندە شویت و کەرەوس لەگەڵ تەماتێ لەگەڵ تەماتێ ئەدی باشە ئێستا هەیە گۆشتیشی لەگەڵ تێکەڵاو دەکە اینجا گۆشتی مریشکە گۆشتی حیوانە مەقسەد وڵا من حەزم لێ نیەتیکەم حەستانێنی تام گۆشتی بگرێ تۆشەر ئەمە بخۆمان خەڵکی ئێرەین ئەو دارەی لە دایک بووم بیانی بۆ خۆت لە ژێر ئەو داری سەر ئەو داری سەرەوەی لای زۆر چاکە بۆ خۆم لەوێ لە دایک بووم دەبڵێ ئێمە خەڵکی چنارنین ئەمیش لێرە لە دایک بوومەوە بۆ خۆمان ینی برا گەورە تو منم زاوای وانم ئەتۆ زاوای وانی دەبڵێ ینی ینی بە کوردیەکەی بەدوای وان کەوتویە هەرواشە بڵێ چ بکەیت دەسەڵات آخر ئەمن پرسیارم لێ کرد وتم خەڵکی کوێی تەواو وەڵامەکەی تەواو بوو کە خەڵکی پشتاشانێ بێگومان پشتاشانی شوێنێکی خۆشە جا پشتاشان بە گوێزانیش بەناوبانگ بەس ئەو ساڵێکی نەکەی سەرمایەکەی بردوونی بەڵام فستیڤالەکەمان ئەو ساڵ بەهۆی ئەوەیەوەها مردوشتمان زۆر لێ مردووە تۆزێک تەعزیە و شتمان هەبووە کەمتر ئەو ساڵ فستیڤالە ساڵانە خەڵکی شوێنی کەمان زۆر بانگ دەکرد چەندەمی ساڵ ئەو بەهارە هەیە ئەو بەهارە گەشتە هەیە کە درۆم نەکرد بێ 4-5 ساڵ هات بەڵێ باشە وەکو باسی لەبەر تازیە و پرسە ئەوانەتانەیە بەڵێ خۆ ساڵانی تر وابزانام زۆر قەڵەباڵق دەمان کرد وابزانام یەکەم کەسیشین لە شوێنە کۆنەکان گوندی ئێمە فستیڤالی کردووە بەڵێ لە ئێمەوە فێر بوون بەڵێ هەموو کوردستانە وەڵی زۆربەی ئەو بەری مەرگەی ئێمە هەز دەکەم ساڵان لێرە فستیڤاڵی گەورەمان دەکردەوە کەناڵەکان داتن و شایمان دەکرد ئەو فستیڤاڵە کار و چالەتەکانی چی بوو ینی پێش خواردنی کوردەواری هەتا لە ئێرانێشەوە بۆ خۆم تافەمان لە ئێرانەیە خزمانمان لە ئێرانێ و بانگ دەکردن
زۆر ئەنیشتی کوردەواری هەتا بخۆم چشتی کوردەواریم لێناوە و سەرپەرشتیشم کردو لێرە زیاتر ئەو خواردنانی لێتان دەنا چی بوو ئەومان لێ دەنا کولەکە بەترژ ئەوەی بەڵێ دەستوری خۆمان قڕاومان لێ دەنا یاپراغمان دێنا زۆر بەکام گۆشتی بە گۆشتی حیوانی ئەمە بەس حیوانی بچووک مەقسەد بەڵێ چونکە بۆی خۆشترەوە بەڵێ لەگەت زیاترەی بە تایبەتی جیسک بەڵێ زیاترە لەگەڵ گۆشتی جیسک بەڵێ بۆ پڕاوی زۆر تایبەت ئێستاش ئەم خواردە کوردەواریەکانم نەگۆڕیوە ئێستاش خواردنە کوردەوارەکان ناوەڵا هەردیان خۆی گنیجان پێدەی بەڵێ بە کامیان زیاتر بە هەر هەمویان بار هەمویان ئارەوەڵا پێتوانێت خواردنە کوردەواریەکان واتە ئەو خواردنانی کە چۆن دەڵێ بە تایبەتی بە ئاگری دارانیش خۆشترە زۆر ئێستاش بە ئاگری داران زۆربەی سەفرەکانمان یانگە دێنە ئێرە هەر بەداران زیاتر لێ هەر بەدار لە ماڵەشە تاش هەمانە بەداران لێ دەنین شتە کوردەواریەکانم زۆر نەمگۆڕیوە بەڵێدارم نەیگۆڕی بەردەوام ناوەڵا کفتەی دەکەم هەر بە گۆشتی خڕدەیکەین ئێمە هەر بە خڕیش دەکەین کفتەی دەکەن بەڵێ دوو جۆری دەکەین جۆرێکیان بە ترش و چەوەندەری دەیکەین وە کوردەواری خۆمان جۆرێکی کەش دەکەین بە سووری دەیکەین جاری وا بە تەماتەی ئیشک دەکەین بە کولەکە سوورەی دەیکەین باش زۆر چاکەم زیاتر لێرە چ دەخورا ئێستا زیاتر شیرێژی دەخۆم یان پەنیری سەرک مەقسەد شیرێژ و کەشک و پەنیری سەلک و شیرێژ و پەنیر و تێکەراوی بوو هەموو ڕۆنەکەرە و خۆمار مەسەر ڕۆنی دوی نانکردە خۆشتریانم ئەو پەنیراوەکە پەنیری دایگری پێسی خۆشتر پێسی خۆشتر لە کوێستانەکان لە کولێنێ دێنێ کولێن کولێنی لێ ئێرە کولێن ناوی کولێنە کولێنی شوێنەکەی فێنکە ڕینۆ بەفر بۆ لیاناناوە زۆر چاک بابیمە بردوونیەوێ پێستوشت بردوونی لێ لە تەڕەشوحی داناون و هەتا پای شوێنەکەشی سارد بێ دەبێ کردن کونەکە گەورە بۆ لێرە تاتەگەنە و سارەی بۆ لێ تاتە بەرجان بۆ داناون و لە گونیا ناویشتیان پێستەکە جاری وا سوور بوون تیانە و کولێنەکە چاکە هەر ماڵەوەی خۆشی دیار بووە هەموو نێویان لەسەر ناویان لەسەر باشە زۆر چاکە بەڕێز خەڵکی پشتاشانە تۆ لە ئێستادا چ کارەی چی شێک دەکەی وڵای ئێستا هەندێک مێشان بەخوێ دەکەم و دەنا خانە نشینم ئاخانشی درێژ بی تەندروست باسی مێشت کرد دەکرێت پێم بڵێ ئەو مێشەی بۆی بینەرانی بەڕێز زیاتر زانیاریان هەبێت و بزانین کام مێشە تەندروستە کە بڵێ ئەوە هەنجوینێکی تەندروست و خۆماڵیە وەڵا جاگە هیچی نەدێ ئەوە تەندروستیە ئەگە شەکرشتی نەدێ هیچ مەبەستم شوێنەکەی کە لەکوێ ئەو مێشە لە کوێی دادنێ وەڵای مێشەکە هایەگە بیبێ کوێستانی هەنگوینی خۆشترە خۆشترە ئارێ وەڵا حتا بیبێ جێ فێنک هەنگوینی خۆشترە بەڵێ بەڵام شوێنەکەش بۆی هەیە ئەگەر شەکریشی نەدەی شوێنەکە ئەگە فێنک نەبێ هەر ئەوەی کوێستانی خۆشترە بەڵێ لەبەر ئەوەی خاتریەوەی کوێستانی گوڵی تەڕی هەیە گوێنی دەپشکوی و ئەو گوڵکانە زۆرترن ئێرە هیچی نامێ دەبێتە پوش چەندی کردو بڵێن هەتە مێشتەیە وەڵا ئەو ساڵی سا هەنگوی وە کاتی هەنگوینی نییە ماوێتی تەقریبی مانگی نۆ مانگی نۆ دروست دەبێت بڵێ هەش مانگی نۆ ئەوە وەختی پوران وایە ڕاستە ئاتی ئەوە جوینێک کە ڕاستە خۆ لە داریکە بەسەریدا دەکەوێت وەڵاو خۆشە تایبەتە دەکەوێت باشەوە دەبێت کابرا بزانانی یان سوفێ بەسەریان وەڵا دەبینی مێش ئیشی دەکاتەوە دەستەوە دارێت بەدووی دەکەوێت سەرخۆشە بچینەوادی هات بە وێنەی زاران سەرخۆشە بچینەوادی هات بە وێنەی زاران بچینەوە هەراوەسی دۆست و یاران هەوای پاکی دێڵ بمژین حاشا لە شاران هەوای پاکی دێڵ بمژین حاشا لە شاران بابچینە دێ بابچینە دێ با بڕۆی لە شاری بابچینە دێ بابچینە دێ با بڕۆی لە شاری سەرخۆشە گوند و کوێستانی کوردەواری سەرخۆشە گوند و کوێستانی کوردەواری بینەرانی بەڕێز خۆشەویست لە گەشتەکەمان بەردەوامین دەچینە لای ئەو خێزانە بەڕێزە لە ژێر ئەو دارە لە سێبەرێکی زۆر
خۆش فێنک دانیشتونە لە نزیکەوە گفتوگویان لەگەڵ دەکەیم زین ئەوانە یەکەم ساڵیانە دێن یان لە ساڵانی ڕابردووش هاتوونە سەلام عەلەیکوم ئەو کاتان باش ئەفو دانیشتە بەڕێزی سۆنی برا گەورە تۆ سۆنی باشی ئێوە چۆنن سۆنی ئەحواڵت باش ئەفو دانیشتە بەڕێزی مەمنون زۆر سپاس ببوورە ئەحواڵتان باشن خۆش بیاخوا بەڕێزت زۆر سپاس خۆشە چایکی مەعازرتە بەداران زۆر زۆر چاکە زۆر سپاس زۆر سپاس دەستان خۆش بێ کەشەکەتان پێ چۆنە بەگشتی پێشەچی بە خێراتی کەناڵەکەدا دەکەم زۆر سپاس بەخێر بێناو سەرچاوان وڵی کەشێکی خۆشە و گەشتە بەهاری چنارنیانە و یاخوا بەخێر بێ تەمان چنارنەی بەڕێزت بەڵێ وەنیە بەڵێ ئالا یەک دوو شوێن چوین بە تێکەڵاو بوو ینی هەبوو هەیە میوانی هێناوە داوەتی هێناوە داوەت کردو دەوروبەری شەر دەوروبەری زۆر چاکە باشە ناوی بەڕێزت وەلید کاگوەلید برای گەوری کاگوەلید چەندەمی ساڵە ئێوە بۆ ئەو گەشتە دێن وڵاوە چوارەمی ساڵە چوارەمی ساڵ بەڵێ وابزان پێشووتر کار و چالاکی و ئەوانە هەبوو بەڵێ هەبوو بەڵێ هەبوو بەدەستەکانە ڕانگ تۆ ناکرد هۆکارەکەی مەسەلە مەکتەبوو بەڵێ مەکتەب بەڵێ پرسە و تازیوانش بووی هەبوو بەڵێ تەبان بەڵێ ئەوش بوو زۆر چاکە زۆر باشە با گفتوگویەک لەگەڵ برادرە بکەم زۆر چاکە ئەو کاتت باش ناوی بەڕێزت سەردار کاک سەردار بەڕێزت خەڵکی ئەسڵ دۆڵە بیم ئەی بەڵێ بەڵام لە حاجەوەدا دەنیشم زۆر لەگەڵ کاگوەلی هاتوین لەگە کاگوەلی باشە چی دەبێت کاگوەلی دۆستمە دۆست زۆر چاکە هەمیشە پێکەوە دروست باش بن بەڕێزی خۆش باشە پێم بڵێ لێرە کەشەکەی چۆنە کەشێکی زۆر خۆشە خۆشە ئارەوەڵە جەوێکی خۆش فێنێک باشە جنگێکی پاک دەڤەری مەرگە خۆشترا یان لای دۆڵەبی وەڵام ئەم منتیقە خۆشترە ڕاستڕەوە من خەڵکی وێم بەڵام ئێرە خۆشترە باشە بە حکومیەوەی دارودۆخی زیاتری لێ هەر شوێنێک ئاوی لێبێ خۆشترە زۆر چاکە کاگوەلیت باسی کرد وتیەوە چای بەڵەوە چای بەداران لەندراوە دەستیان خۆش بێ بەڕاستی زۆر خۆش پێش خوارمانەوە بێتە ناخۆش پێشەوە ئێوە بێن زۆر چاکە نوۆشی ژیان سپاس خۆش کاگو وەلید پێم بڵێ لەکەیەوە تۆ لە ناو گوندی چنارێ مە بەستم ئێستا ناو چنارنیان لە دەرەوەی چنارنێت چونکە هەیە ئێستا لە ڕانیە مەخسن ماڵ لە حاجیاوە دووە ماڵ من حاجەوە باشە بیستومە کاتی خۆی چنارنە شێوەی هەڵکەوتی خانوەکانی وەکو هەورامانی تەخت بووە ڕاستە بەڵێ ئەوە یعنی ئێستا کەمتر ئەوە ماوە بەڵام دیمەنەکەی جوان دیمەنەکەی جوانە بەڵێ دیمەنەکەی جوان باش تۆ بەچیەوە سەرقاڵی کاگوەلی وڵی چەکداری زۆر باش سەرکەوتوبی سەرکەوتوبی ئەدی ئەو بە ڕێزانە باوانش بناسم ئێوە چۆنن زۆر سپاس بەخێر بێت سەرچاوم بەخێر بێت باشە کاگوەلی بیاناسی خێزانمە ئەوە خێزانتە باشە کەمە درێژ بن ئەو بەڕێزە شتی کاگوەلی لە تەچیەوە هاتوینە بەخێر بن لە تەچیەوە هاتوون بەڵێ بەڵێ ئەو خوشکە بەڕێزانە ئەویش سەر کچی منە کچی لە تەچیەوە هاتوون بەڵێ بەڵێ جوانە ماشەڵڵا کچی دەی تەمەن درێژ بی سەرکەوتن ئێوە لە تێچیەوە هاتوونە کەشەکەتان پێ چۆنە زۆر خۆشە خۆشە یەکەم ساڵەوە کاگوەلی ینی ساڵان ڕابردووی کەسەر هاتووی خۆشە فێنکە بەڵێ بەڵێ زۆر پێتان خۆشە کە مەملەکەتە قابلە پێتان خۆشە کە دێن هەمیشە ینی چەند ڕۆژ بمێننەوە ڕاستە هەر زۆر خۆشە بۆمانەوە ینی پێتان خۆشە ڕۆژێک دوو ڕۆژ والله هەر خۆشە هەر وەمێنی هەر خۆشە وایە یاخوا بەخێر وەتەنە بەڵام بڵێن چیەوە گەشتینە ئەو دوورەی باشە ئەو دوو خوشکە بەڕێزانە ئێوە خوێندکارن نەوەڵا ناخوێن ئەوش ناخوێنێ نەوەڵا هەر بۆ خۆتان دەبێتەوە زای ناوە دەی زۆر چاکە سەرکەوتو ئەوە بەچکی ئەوەیە ئەوە بەها دەباشە ئەوە ناوی چێ منداڵە ڕاهۆس ڕاهۆس بەڵێ بەڵێ شێو ناوی لێناوە باوکی زۆر چاکە با من بینەرانی بەڕێز تاوان هەمیشە گەشت و سەیران وانە خواردن ڕۆڵی کاریگەری هەیە و کەشەکەی خۆشتر دەکا دەسمە لای ئەو بەڕێزانە بزانین ئەوان لە خواردندا حەزیان لە چیە و زیاتر شارزای کام خواردنن بە ڕوخسەت کامل بەدە باشە بازاری لێرە من پرسیارێک لەو بەڕێزە بکەم ئەحواڵت چۆنە تەندروستی چۆنە دانیش خۆش ئەو سەماوەرە سەماوەری داران وایە فەرقیە لەگەن نەوتەکە بێگو تامیشی خۆشترا یعنی ئەمڕۆ تۆ چاچی بەڵێ ینی تایبەت چاچی ئەمڕۆ چای تێ دەکەم و شێوی لێ دەنێنەوە شتێکی دەکەین شەرتەرەوە نییە بڵێ چای تێکەین باشە ئەمە چیەوە ئەوڵا گوڵە ڕۆژە ئەوە گوڵە ڕۆژەی بەڵێ سپیەوە نیە بەڵێ
خۆشە گوڵە بە ڕۆژە و چا ئەگە چاکە بە داران بێ و ئیدی دامی خۆشتر دەبێت چەند ساڵە دێن بۆ ئێرە 4 ساڵە خۆشە وایە خۆشە جەویی خۆش دەی هەمیشە لە خۆشی دابن هەمیشە تەندروست باش بەڕوخسەت خۆشحاڵ بوو بینەرانی بەڕێز دەمەوێت پرسیار لەو بەڕێزانە بکەم بزانین مەسەلەی خواردن و ئەو بابەتانە حەزیان لە چیە و زیاتر لە کام خواردنە شارەزانە بێگومان دەستا و زۆر گرینگە و کابانیش زۆر گرینگە بۆ ئامادەکردنی خواردنەکە زۆر چاکە و کاتت باش بەڕێزی پێم بڵێ بزانین وەکو خواردن لە کام خواردن شارەزایی تێ وەڵا هەموو خواردنە بەگشتی بە تایبەتی پێنا بینەرانی بەڕێز سەیری کامێڕەکە بینەرانی بەڕێز لەگەڵ ماڵی کاک حوسێن بوو وتیان ئێمە بەگشتی حەزمان لە سەر و پێ هەیە بەڵام ئەو بەڕێزە دەڵێ لە هەموو خواردنەکان چۆن دەڵێ شارەزای مەیە بەس سەر و پێنا باشە مەسەلە بۆنەکەیە باشە بۆ جارێک تاقی ناکەیەوە بەڵکو ڕابێ و حەزت بۆی بچێ بۆ باش ئەی لەگە بریانی چۆنی بریانی زۆر دەرمانەوە بریانیمان ئازر کرد دەرمان زۆر تێکردووە چۆن بێ دەرمان نابێ چونکە هەیە دەرمانی کەم تێدەکات بێ دەرمان نابێ خۆی تام بریانی بێ دەرمانەکەیەوە بە ئەداواتەکانە بەڵە باشە ئەی لەگەڵ هێلکە و ڕۆن چۆنی باو پرسیارش لێ شارەزای لە هێلکە و ڕۆن لێ هێلکە و ڕۆنی چۆن ئامادەی دەکەی هێلکە و ڕۆن ڕۆنەکەی دەقرچین و دێلکەکەی تێدەکەی تاو دروست دەبێ هێلکەکەی دەشکێن یان نەراوەتی دەکەی هەراوەتی نەوەەر بۆ کاڵتەوەەر بۆ قسەی خۆش بوو نهر بەجددیش هەیە هێلکە و ڕۆنیش شارەزایی دەوێ چونکە هێلکە و ڕۆنیش کاگوەلی هاوڕێیان بەجددی شارەزایی دەوێ چونکە ئەو هێلکە و ڕۆنە دەبێ بزانی چۆنەوەی دەکەی هەیە خوێ زۆر تێدەکا هەیە ڕۆنەکەی زۆر بۆ دەقچێنێتەوە کەواتاویش هوونەرە یعنی هەبوو خواردنێک هوونەرە وایە دەی سەرکەوتوبی بەڕێزی زۆر چاکە ئەم کچە جوانە ناوی چێ سەدا سەنا تۆ شارەزای چتێ فێر نەبووی لەوان خواردن فێربوو چی دەزانی یعنی کە سەیریوان کرد و دەستیوان سەریوانم کردووە برنج لێ زانم بەڵام نم کردووە باشە برنج ئێستاکە بمانەوە برنج ئامادە بکەین چۆن ئامادەی دەکەین زەنگ چون ئامادەیەکەی یەکەم جارێکی بەناو ئاوە ئەی خوسێنی یەکەم جار بۆ ناو ئاو دەی خوسێنین شتێکی پێیە ئەجا ئەی خوسێنی ئەجا ئاوەکەی لێ دەرەکەی ئاوەکەی لێ دەردەکەی لێ ڕۆنی بۆ قرچێنی ڕۆنیش ئەجا برنجەکەی تێکەی ئەو جا برنجەکەی تێدەکەی و لەسەر ئاگر وردە وردە ئەکڵێ داکڵێ ئەی دواتر چی لێ دەکەین لە برنجەکەی داتر دەی خۆی دواتر لە قابی دەکەین و تا ئەی خۆی وەنیا بسمیلایی دەکەین و دەخۆین وایە دەی سەرکەوتوی تەندروست باش بینەرانی بەڕێز خۆشەویست دیارە با ئەوە چاکە ئامادەکرا بڵین چاکی با بخۆینەوە سرۆشتی کوردستانمان جوان و ڕازاوە سرۆشتی کوردستانمان جوان و ڕازاوە دێمان هەیە لە کوردستان هەر چۆڵ کراوە خۆ لە شاردا لەشی ساخ و دڵی خۆش نەماوە خۆ لە شاردا لەشی ساخ و دڵی خۆش نەماوە بابچینە دێ بابچینە دێ با بڕۆین لە شاری بابچینە دێ بابچینە دێ با بڕۆین لە شاری چەند خۆشە گوند و کوێستانی هی کوری دەواری چەند خۆشە گوند و کوێستانی هی کوری دەواری سلام علیکم باش ئەحواڵ چۆنە باشی مەمنون ئێوە چۆنن باش دانیشن ئەگەر ڕوخسەتە بێ چۆن ئەحواڵتان باشن باشە کەشەکە چۆنە وڵا کەشەکە زۆر خۆشە لەبارە بەڵێ بەس چونکە بەهارەکەی تۆزێ پیر بووە بەڵێ وەک سەرەتانی کە سەرەتا پالانەی خەڵک زیاتر بەشداری بکردە زۆر چاکە تۆ وتت خەڵکی کانی تووەنیا بەڵام گوندەکەی من بە ناوبانگە کاکە زۆر چاکەی چۆن وەکتت ئەوە خەڵکیێرێ ناویچە هاوسەرەکە خەڵکیێرێ زۆر چاکە زۆر باش ئەو بە ڕێزەش وتت لێرە شوم کردووە ئەوە کچی تۆیە ئێدەوا بڵێ بۆ ناڵێ زۆر چاکە دەی باشە زۆر چاکە وتت هەر لێرە شوم کردووە مەبەست هاوسەرەکەت خەڵکی سنارنەیە زۆر چاکە یەکەم ساڵی شەدێن بۆ ئێرە زۆر چاکە لێرە یەکەم سەفرێت زۆر چۆنە کەشەکە چۆنە وڵا خۆشە الحەمدولله
کەشێکی خۆشە زۆر باش وەڵام فێنکە پێم بڵێ ئەو گۆشتە بۆچی ئامادە دەکەن بۆ تکەی باشە تکە ئێوە چۆن ئامادەی دەکەن والله زیاد لیمۆی تێ دەکەین خوێی تێ دەکەین تەماتەی تێ دەکەین دێڵنەوە دواتر بۆی تامەکەی بگرێت چەند دێڵنەوە وڵای جا نیو سەعات نیو ساعت باشە مەبەستم ئەوە بۆ نیوڕۆیان بۆ ئێوارێ وڵا بۆ نیوڕۆیە بۆ نیوڕۆیە باشە بۆ مەسەلەی تامەکەی مەسەلەی تەماتە و لیمۆ و پیاز و ئەوانە ئەتا بمێنێتەوە تامی خۆشتر نابێ ناسیتر نابێ وایە بەعادەتەن هەندێک کەس پێی خۆشە فرێژ بێ هەر وردێکەی و پێوەکەی بۆ بیخۆی بەڵام هەیە پێی خۆشە حەزیشی لێ بمێنێتەوە و سیر و شتیشی تێکا بەس عادەتەن پیاوان گە بچنە مزگەوتێ دەڵێن بۆن سیرمان لێ دێ بەڵێ زا بێگومان خۆ سیر زۆر بەسوودە بەڵام کێشە ئەوەیە بۆ مزگەوتێ هەم دەڵێن گونەعبار دەبی ناخۆشە بۆنە دلێ بێ کەواتە ئامادەکردنی ئەو گۆشتە بۆ تکە وا باشترە بمێنێتەوە زیاتر بۆی تامەکەی بکرێتەوە بۆ دروستکەی و لەگەڵی تێکەڵا باشە زۆر چاکە جگە لەوە ئێوە زیاتر کام خواردنە ئامادە دەکەن ڕۆژانە لە ماڵەوە یان لە ماڵەوە لە ماڵەوە یان زیاتر لە سەفرەکان بریانی یا پراخ تەبەن بێگومان بۆ سەفرەکان بریانیە یا پراخە گۆشت تکەیە گۆشت و برنج و شلێ ئەی شلە چ زیاتر کولەکەی فاسۆلیا بامێیە چی ئەم کاتانە زیاتر فاسۆلیا گەرمایە ناخوایە وایە یان کولەکەیان بامیە بەڵێ زەڵاتێ بە زۆری لە سەفرەکان تشریب دەزانی ئامادە تشریب تۆزێ تامەکەی تیژ بێ خۆش نییە ترش و تیژ لەی دەزانی دەست خۆش بێ دەست خۆش بێ السلام عليكم جماعة باشن شلون أحوالكم باشن بالرئيس ممنونم زور سباس كاك شلوني أحوالك تو شلوني تدرس أحوالتان شلوني بالرئيسم زور ساكا دموي راس خو بيتام بلم أمرو شيء شيف ليلة كاك نزم الدين بيم الله بالرئيس خلقي شوي من دانشتوي قصدي بازيانم بميواني هاتون بوم گونده خوشا لقزای بازیانم بله زۆر خۆشحاڵم یاخوا بەخێر بێ یەکەم ساڵتە دەی بۆ بەهارە گەشتیان ناوەڵامە سێم جار یارە شوێنەکە پێ خۆشە بۆیە زۆریش بەڵێ خۆشە باشە بەدەر لە هاتنەکەت خزمەتیت دۆستایەتی لەگەڵ گوندی چنارنیان دەوروبەر هەیە ماڵی پورم با بڵێ مێردی پورم خەڵکی ئەم دێیە کاک نەریمان خوالی خۆش بێ وەفاتی جا هەنێش خزم کەسی کەری لێە زۆر چاکە بەخۆشی بێ بەڕێز ئەو بەڕێزانە ئێوەش وابزانم کوڕکێک نەریمانمە من شاخوان نەریمان زۆر چاکە ئێوەش خەڵکیێرنەوە بەڵە بەڵ خەڵکی سنانێ ئەو بەڕێز زۆر چاکە با پرسیاری خواردنەکە بکەین بزانین ئەو ڕۆچیت بۆ ئەم بەڕێزانە ئامادە کردووە وەڵا مریشکەوەیان ئەو مریشکە بەڵە برنج بە پڵاو برنج بە پڵاو بینەرانی بەڕێز ئێستا بەڵێ تشریب باشە تشریب ئامادەکردنەکەی ئێوە چۆن ئامادی دەکەیت چونکە هەیە بۆ نمونە زۆر تیژی دەکات هەیە تیژەکەی نۆرماڵە هەیە هەندێشتی زیاتر تێدەکات تۆ تشریب چۆن ئامادە دەکەیت وەڵڵی من پێما بەر احتیاجیە ها بەڵێ نۆرماڵ ئەی چەوری چۆنە هەیە زۆر چەورە وەڵی ئەوش چەورە تقریبا چەورە چونکە یەکێ لەو مواصفاتەکانی تشریب دەبێت چەور بێ وانە لیمۆ بەسڕایی تێدەکەی لە تشریب تۆ تێتان کردووە لیمۆ بەسڕایی تێداتی چونکە کە باسی تشریب دەکەین دەبێت لیمۆ بەسڕایی تێدا بێ خۆش دوانێکە هاوکارم بوون لەوانە ینی هاوکاری شتێ کامیان زیاتر هاوکار بوو وەڵایی ئەو خوشکەم دەوەرە خوشکی بەڕێز دەوەرە زۆر سپاس دەکەم بە ڕێزی خوشکی بە ڕێزی ئێوەش بەخێر بێت زۆر تۆ تەنها لە تشریبەکە و کاربوویان لارەمووی وەڵی برنجەکە و تشریبەکە برنج بە پڵاو باشە برنج زیاتر ئێوە بەکام زۆر ئامادە دەکەن هەستان لە کامیان بە قوبولیش و بە ئەمە باشە قوبولیەکەت بۆن و تامی خۆش هەندێک هەیە قوبولەکەی پێخۆشترە هەیە
پڵاوەکەی پێ خۆشترە لەبەر ئەم زروفە ئێستاش کە خەڵک شەکرە و نازانم هەندێک ئەم شتانە زیاتر. تۆ زیاتر حەزت لە کام خواردنێ؟ وەڵاهی وەکو خواردن من هەموو جۆرە خواردنێکم حەز لێ بەس سەر و پێ نەبێت. بینەرانی بەڕێ زۆر سەیرە، ینی لە خوارەوە ئەو بەڕێزانە باسییان کردوتیان ئێمە خێزانەکەمان هەموویان حەزمان لە سەر و پێ دواتر هاتی نەولا وتی من سەر و پێر ناخۆم بۆ وتی لە بەرەوەی بۆنی لێدێ ئێستا و بە ڕێزەش دەڵێ ئمە هەموو دەخۆین بەس سەر و پێ ناخۆین پێم بڵێ ینی هەر نەتان خواردیانی مەسەلە بۆنەکەیە بەڵای هەر نەمان خواردو بە ینی بە مناڵی فێر نەبووین بەس دایکم حەزی لێتی لە ئایلەکەی ئەمەیە. باشە بۆ تاقیتان نەکردوەوە تۆش نایخۆی؟ منیش نایخۆم. سەیرە زاوتشی بەم لێناوە مەگە سۆنها کوتێک گۆشتی نەرمە بخۆمیش ئەویش ناخۆم. باشە بۆ بەخسێ من ناکەم شتێکتان پێ دەڵێم جارێک تاقی بکەنەوە سەر و پێجیسک من تاقیم کردوێتەوە بەس ینی وەکو حەزم پێ نییە ڕاتە بێ زۆر بە سوودیشە وەڵای واڵێن بەس بەخوا ینی تر تەبیعەت وەڵات تەبیعەتە ڕاستەوە باشە بۆ تاقیکەوە خەینا تۆ تاقیەوە باشە ئەو بە ڕێزانەش حەزیان لە سەر و پێنی ئێوە بینەرانی بەڕێز ئەوە پورم لەو سەر دەڵێ ئێمە هەر بە تایەفە سەر و پێ ناخۆین باشە دێمەوە ئێستا یەک دقە بە ڕوخسەتان بە ڕوخسەتان دێم وڵاتان سەلام عەلەیکوم بە ئالێر دانیش بەڕێزن زۆر سپاس بەڕێزن گوێم لێ بوو وتت ئێمە بە تایەفەوە سەر و پێ ناخۆین باشە دەکرێ هۆکارەکەم پێ بڵێ دڵمان نایبێت بکەین بۆ هەوڵتان وەرە دانیشت چاوەکە باشە بۆ هەوڵتان نەداوە دڵتان بیبە پێمان ناخڕە گۆشت حیوانمان نەخواردە لە پێش ئاسا سەر پێمان پێ ناخورێ یعنی کەواتە گەسەرتاوە لەگەڵ ڕانا ناوەڵانەمان خواردەوە تۆش ببوورە تۆش نایخۆی من دەیخۆم زۆرشم حەز لێ یعنی ئەو دەیخوا و دەڵێ زۆریشم حەز لێیە و هیواداریشم بەردەوام بیخۆی بەڵام زۆر خواردنیشی باش نیە وایە وە وەرزیشە لە وەرزە سەرماکاندا زۆر تایبەت خۆ تۆ بۆ خۆت شارەزایەتیە لە ئامادەکردنەکەی بەڵێ لەگەڵ پورمدا ینی ئەوە پورتە وایە ئێرە زۆر چاکە تۆ بۆ خۆت دەیخۆی سەر و پێ زۆر چاکە ینی دەرمانی زیاتر تێدەکەن یان هەیە زۆر دا و دەرمانی تێدەکات بەس دەرمانی جیپە یەک دەرمان هەیە یەک دەرمانێت تاوە وایە ئەو بە ڕێزەی تەنیشتیشن ئەمە دەخۆم کوڕیەوە مەڵە ئەو دەخوا بەڵام ئەتۆ بزانم کامانە ئەوانەی نایخۆن چێ چێنە ئەو برازامە ئەو باشە ئەدی براژنم ئەدی پورێنە هەر زۆری حەز لێ وەرە بابزان وەرە ڕاوە سەرا بوورە ڕاوز پورێ چۆنی سعادی تاکان برای حرف دەکەم ئەتۆ سەر و پێی دەخۆی على والله أقرب ذلك يا بينا بەڕێز نەنە دەڵێ یەک مەنجەڵی دەخۆم ئێدە وەڵا خۆش آخر خۆشە بۆ خواخواتە حەسە بڵ حەزم بێ خۆشە وەڵا بە تایبەتی خۆشە ڕاستە زیاتر حەزت لە سەر و پێی مەقسەد جیسکە گۆلکە هەمووی بێ بەڕێزان دەڵێ گرنگ نییە گۆشتەکەی گۆشتی کام حیوانەیە گرنگ ئەوەیە گۆشت بێ و سەر و پێەکەی دەخۆم اینجا گۆلک بێ جیسک بێ بزن بێوە نیە والله يا ربي عافية بيه ربي تمندريش بيه ربي تبريز باش ان شاء الله بريزي زور سباس ممنون بريزي دستكان باز دكم بينا راني بريز هەروەکو ئاماژەمان پێکرد برنج پڵاوە ئەوایە ئەوە پڵاوە ئەوەشیان ئەگەر بارێک نەبێت تشریبەکە ببینین زانین کاک بەختیار ئەوە پیوازە و ئیدی تەماتێ و گۆشتە و لیمۆیە و وەنیە تەواو دەرمانی بێگومان تایبەتە نۆشی ژیانتان بێ ئینشاءڵڵا بە خۆشی لێی بخۆن با ئەوەش ببینین ئەگە بارێک نەبێ پڕم لێرە زۆر گەرمە وریای خۆت بە کاک ئەوەش بینەرانی بەڕێز ئەوەش برنج بە پڵاو اینجا ئەو برنج بە پڵاوە کشمیشەکە خۆشی دەکەوایە وەرێرە ئەمە ئەو برنجەیە کە باسمان کرد بە پڵاوە هیدی کشمیشەکەش خۆشە هەیە زیاتر حەزی لێ
بەس هەیە حەزی لە کشمیش نییە ئەوەشیان تەبیعەتە ئەو مناڵەی گوت چێتی کردە کشمیشەکە منداڵەکە دەیگوت چێتی کردووە بەڵام ئێوە کێشتان نیە لەگەڵ زۆر چاکە منیش کێشەم نیە لەگەڵ خواردنی زۆر چاکە ئەوەشیان بزانین دەست خۆش بێ دەست خۆش بێ نۆشتیجیانتان بێ ئەوەشیان مریشکە ئەوە مریشکەوە بەڵێ بەس پێ دەسێ ماوێتی وڵا ماوێتی باشە کاک شێف نەجمەدین وایە تۆ لە کێوە شارەزای لە خواردنەوە بابەتانەیە وڵی من زیاتر سومەتە ئەوروپا لێ خواردن زۆر دروست دەکەم ئەوەی کە چۆتە ئەوروپا بێگومان بەتەنیا دەبێ ناچارە خواردن ئامادە بکە وە فێریش دەبێت باڵە باڵە بەتاکی یەکەم جار کە چووی بۆ ئەوروپا لە کام وڵات بەریتانی لە کام شار میدزبرۆ زۆر یەکەم جار کە خواردن ئامادەکرد بەبیرت بێ کام خواردن بوو خۆی سەرەتا گەچ داخلی بەریتانیا بی زیاتر خواردنە خێراکان بەڵێ ئاوەکو هێلکەوڕۆن و پەتاتە و ئەوە لە خوار و باسم کرد لەگەڵ کچێکی بەڕێز وتی لە خواردنەکان شارەزایم هەیە لە هەموو خواردنەکان وتم ئەی لە هێلکەوڕۆن وڵە زاهێلکەوڕۆن ڕۆنەکەی بۆ دەقرچێنیەوە و هێلکەکەی تێدەکەی و بەڵام تۆش لە هێلکەوڕۆن شارەزای تەیە دەزانی بەڵێ مەڵام من هەمووی شێشتێک لێ دەنێم ئەوەی خۆم بیخۆم لێ دەنێم زۆر ساکەم بابسینە لای ئەو بەڕێزە سەلام عەلەیکوم ئەحواڵ چۆنە تەندروستی چۆنە برای بەڕێز باش دانیشە باش نەحواڵدان خۆش بیان با پرسیارێک لێ بکەم ئەها زۆر جار دەڵێ بیسراوە و بیستوشمانە دەڵێ دەنگی دەهۆڵ لە دوورەوە خۆشە ئەدی پێم بڵێ بۆنی کەباب و تکە و ئەو بابەتانە لە نزیکەوە خۆشیان لە دوورەوە وەڵا لە نزیکەوە شتێک دی خۆی خۆشتر نیە ئێدە باشە بادانیش فەر زۆر چاک پێم بڵێ ئەمە چی و چی ئامادە قوربان ئەمە کەبابمان کردووە ئەوە کەبابە ئەمەش گۆشتی برژاوە ئەمەش کارگە قارچێک ئەمەش باینجان بە دووگە بینی باینجانەکان دووگمان لێداوە ئەوە بینی باینجانەکان دووگی تێداوە بەڵێ دوونگێ بەڵێ هەیە پێ دەڵێ دووگ هەیە پێ دەڵێ دووگ هەیە پێ دەڵێ دووگ بەڵێ گرنگەوەی دوو فەرکێشە نیە ئەی ئەوەیان چییە ئەمە ئەوەیان ئەوە شیان تەنیشتیان ئەمەشیان هەردووگە ئەمە دوونکی برژاوە بەجیە ئەمەش لەگە باینجان بە دووگە خۆشە قوربان ئەمەش کارگە قارچی پێ دەڵێن و کارگشتی پێ خۆیەک دەقە منتیقەی لای اینجاوە قارچکی پێ دەڵێن کارگی پێ دەڵێن کوارجیشی پێ دەڵێن کوارجیش بەناو چە کەوتووە بێگومان ئەوەش خۆشە منتیقەی لای تەچی و چەمچەماڵ پێی دەڵێن قارچێک وایە منتیقەی ئەم سەرۆش پێی دەڵێن کارێک بەڵێ بەڵێ زۆر چاکە ئەوە گۆشتی چیەوەی ئەولا قوربانەوە گۆشتی گۆلکە بەڵێ بەڵام ئەبلی پێ دەڵێن ئەبر ناسکە یعنی زانی چۆن ئێستا من هەر بە دووکەڵەکەی بەڵێ چۆن دەڵێ وەکو خوار بم ئاوایە
خۆشە بۆنێکی ینی زۆر خۆشی هەیە دووکەڵەکە اینجا کاریگەری ئەو دووگەش ڕۆڵی ئەوەی خۆی هەیە دووگەکە ڕۆڵی خۆی هەیە دووک زۆر مهمە دکتۆرەکان وان لێ کردووە دووکجان گران کرد زۆریان گران چاکە و بەڵێ جاران دەیانگوت خراپە وایە پێشووتر دەیانگوت خراپە بەڵام دکتۆرەکان هاتنە سەر قەنەعاتی وتیان شیشێک دووک لە چارەسەر و لە حەپ و دەرمان زۆر باش باش ئەو گۆشتەی کەبابەکەی چییە؟ گۆشتی کەبابەکەش گۆشتی بەرخە بەرخە ناسکە بەڵێ ئەوە بەرخە بەرخ بۆ کەباب خۆشترە بەتامترا ئێوە لە کەباب وەکو خۆت کە شارەزایت هەیە ئێستا هەیە دەڵێ کەباب بە سیر وایە هەیە زیاد سیری تێدەکە هەیە بیبەری تێدەکە هەیە ئەوەی بیبەری تێدەکا پێی دەڵێن کەباب بە مەحشی وایە باشە کەباب زیاتر لەگەڵ چی خۆشە؟ وڵای کەباب بە زۆری لەگەڵ پیاز خۆش لەگەڵ پیا ئینجا ئەمە هاوڕێژی زۆر خۆشەویستمانە بوو بەڵێ ئەکتەرێک لە بواری کۆمیدیان ماموتمان دەڵێ کەباب بە توورەوە خۆشە ئەو دەڵێ بە توورەوە خۆش تەبیعەتی خۆی بەڵام خۆی دەڵێ کەباب تووری تێنە خۆی بەس پیاز و ترشی بێکەی پیاز ترشی سماع وەڵا وەتمان زۆر حەزی لێ بووکە بە توورەوە بیخوا بەڵێ ترشی پێداکەی دەکرێت کەمێک لەو بارچەیەکی کەم بخۆین بزانین نانە زۆر سپاس بەڕێزی نا کەمێک بۆی هەر زۆر کەمێک ببوورە ئەو کەبابەکانشمان هەموو وەلاسەیە هەمووی دەست خۆش ناسکە دەست خۆش لەوی دانیوە زۆر سپاس ئەمەش تەماتە زۆر بینەرانی بۆ بێ ئێوە ناخۆش تەماتەشی ئامادە کردووە ئیدی نۆشی گیانتان بێت دەست خۆش بێت هیوادارین هەمیشە لەو بەهارە گەشتە کەشێکی خۆش و تایبەتمەند و هەمیشە بەخۆشی بێت ئینشاءڵڵا سپاس سەلامەت یاخوا بەخێر بێن سەرچاو کەبابەکە ناسکە بەڵێ ناسکە دەست خۆش بێت ئەمەش گۆشتەکەش لی زۆر سپاس پێویست دەکا بیخۆم بینەرانی بەڕێز خۆشەویست دیارە لە بەهارە گەشتەی گوندی چنارنێ ئێمە زیاتر گرنگجیمان بۆ داوە زیاتر ئەو گەشتە بکەین بەنا ئەو خەڵکانی کە هاتوونەتە ئێرە ئەو بەڕێزانش لێرەنا پێم وایە خواردنێشی تایبەتیشیان ئامادە کردووە منزەڵەکان دیارن هەل لە نزیکەوە گفتگویان لەگەڵ دەکەم بەو کاتتان باش چۆن نەخواڵتان باشن پورێ چۆنی تۆ چۆنی ئێوە چۆنن بەڕێزی مەمنون تۆ چۆنی ئێوە چۆن باشن بەڕێزم مەمنون زۆر چاکە دانیشتن فەرموو با دانیشین ببورن زۆر سوپاسانەکەم پێم بڵێن ستان ئامادە کردووە واللهی داکم یاپراغی حازر کردووە پورم یاپراخی ئامادە بۆ خۆشم گۆشتی مریشکیمە حازر کردووە شلەی بامی و برنجیش داچی یاپراخی ئامادە کردووە بۆ خۆشی گۆشت و برنج و شلەی بامیەی بامی سیریشی تێدایە سیریش تێدا بیبەریش تێدا خۆشترا باشە پێتان خۆشە زیاتر تیژ بێ یان چونکە هەیە پێی خۆشە تیژ بێ بیبەر زیاد تێدەکات وڵی حەزما لێ تیژ بێ حەزما لەشتی تیژە زۆر چاک وڵی من لێرە هەز دەکەم دەسووتێم بۆ نەسمێرە کاگە با ئەویش دەبێ زۆر چاک زۆر چاکە ئێرە باشترە ناوتمە و گەرمایەت چییە بەخواکتم ئێستا خاتەکەم دەست زۆر چاکە ئەوە یاپراخە داکت ئامادەی کرد باشە ئێوە زیاتر پوری ئەو یاپراخی چۆن ئامادە دەکەن زیاتر گۆشتی لەگەڵ دەکەن یان هەر سادە چی گۆشتێک گۆشتی مریشکی گۆشتی مریشکی هەیە گۆشتی حیوانی بەڵێ لەبەرەوە منداڵانە گۆشتی حیوانی ناخۆن مریشکمان تێ کرد منداڵەکان ناخۆن بەڵێ زۆر چاکە ئەوەشیان مریشکە سەری لا ئای برینجەکە چۆنە ناو قەینە سەرەکەی لام بەجارێ هەتا تۆزێک دوور دەکەم وەلەی
برنجەکە بە پڵاو یان بە پڵاو وەڵا بە پڵاو کشمیشیش تێدا بەڵێ ئارە وەڵا هەمووی دەیخۆین ئارە وەڵا بەبێ کشمیش نایخۆین وەڵا زۆر خۆشە برنجەکە هەیە بە قوڵی ئەوەی بەڵێ ڕاست دەکەین حەستان لە کامیان هەر بە پڵاو لە ماڵە شەر بە پڵاو لی دەنێن ئەو خواردنە کە بە ئاگری داران بێ زۆر خۆشترە لەبەرەوەی بەڵێ کاتی پێ دەوێت کاتی دەوێت مەسلەی ئاگری غاز و ئەوانە خێراترە بەڵام ئەوە خۆش ئەوە بریت شلەکە شلەی بامی بە سیرەوە بیبەریش تێدایە باز بۆ بیرێنانەوە ئەوەشیان چی بووتت برینجا ئەی گۆشتەکە گۆشتی مریشکەوت ئارەوەڵا برژان بۆ برژانی ماڵگرت و ئێوارەی حیوانی ینی بۆ تکەی بەڵێ ئارەوەڵا مریشکی و حیوانی ئارەوەڵا عازرمان کردووە باش زۆر چاکە با پێتان بڵم با پرسیارێک لەوە بکەم بەبێ دەنجی دانیشتونە ئێوە زیاتر حەسان لە کام خواردنەیە وڵای هەموو خواردنەکانی داکم خۆشە بینەرانی بەڕێز لێستاوە ڕێکلام بۆ داچی دەکات دەڵێ هەموو خواردنەکانی دایکم خۆشن وەڵامەش پێمان خۆشە دەستی دایکت خۆش بێ کام خواردنەیە نایخۆی سەروپێ سەیرە ماشەڵڵا بینەرانی بەڕێز ئەو ڕۆ بابەتی سەروپێ ینی قسەی زۆر لەسەر کرا ئەویش دەڵێن نایخۆم باشە بۆ نایخۆ ینی هۆکار وڵی نازانم زۆر خۆشی لێ دەنێ باسی دەکەن هەوڵ نەداوە تاقی بکەیەوە حەزم نینە تاقیکەوە بەشکم بە حەز بۆی بچێ نازانم حەزم نینە دەیان دەبێت بتخۆیان دەبێت بیخۆی دەگەی دڵنیان دەخۆم نێخۆم زۆر ئەی تۆ سەروپێ پێت خۆشە بیخۆت ناوەڵە نایخۆم بینەرانی بەڕست ئەوی ژەڵێ سەروپێ ناخۆم یعنی هەر لە بناخۆی تاقی نەکردوتەوە زیاتر حەزم لەکەم خواردنێ بریانی خۆشە بریانی زۆر باسییان گۆرە ئاتۆ حەزل لە چیە وەڵام من حەزم لە ئەفراغا حەزی لە ئاپراغا یاپراغ بەدەستی دایکیشت نانکێت نانکێت زۆر چاکە یعنی خواردنەکانی نانکرد خۆشەوە نیە زۆر خۆشە دەبڕۆ یەک ماچی لێ بکەدەی دەی ئافرین ئەواوە زۆر چاکە ئەدی ئێوە شەر حەستان لە ئاپراغا بەدەستی نانکرد وەنیا هیچیانی پوریان نا زۆر چایی پوری ئەدی تۆ حەزلەکان وڵای منم خواردنەکان دەخۆم بە نانەکێشە ناوەڵای هەموو خواردنەکان دەخۆم زۆر چاکە ئەدی ئەو بە ڕێزە دوور بە دووری لە ئەو سەماوەرە دانیشتووی زانین تۆ حەزل لە کام خواردنەیە ئەو چایی کە ئامادەت کردووە چای داران بێگومان تایبەتە وایە حەز لە کام زۆری خواردنەیە وڵا کفتە خۆشە کفتە بەڵێ بە تایبەتی کفتەی داکەم زۆر خۆشە هەمووتان باسی خواردنەکان تەمەەن درێژ بێ بەس زۆر خواردنەکانی زۆر خۆشە ئینشاڵڵا دایکتان هەمیشتە تەندروست باش دەبێت تەمەەن درێژ دەبێت وا بۆ ئێوەی دێڵێ بینەرانی بەڕێز خۆشەویست دوور بە دووری هێدی چنارنەیەم بینی ڕاگەیاندکار و هونەرمەندی دیاری ناوچەکە و کوردستان کاکهێدی لە نزیکەوە قسە لەگەڵ دەکەین بێگومان کاکهێدیش خەڵکی ناوچەکەی و خەڵکی گوندی چنارنەیە با لە نزیکەوە گفتوگوی لەگەڵ بکەین سلام علیکم بەحواڵتان چۆنە باشن چۆن ئافو کاکهێدی سۆنی باش کاک برایم دانیشتمە من زۆر سپاس لێر دەم زۆر چاکە دانیشە هەر زۆر باشه عیبینە زۆر ئەحواڵتان باشن زۆر بەخێر بێ زۆر سپاس مەمنون ئێوە چۆنن زۆر سپاس کاکێدی پێم بڵێ ئەو بەهارە گەشتە ماوەی چەند ساڵە بەرداومە هەر چەندە پرسیاری ترم کردو بەڵام پێم خۆشە بەڕێستان لەبەرەوەی هەم شارەزاترن هەم زانیاریت زیاتر هەیە و لە ساڵانی ڕابردوش پێم وایە سەرپەرشتی بەهارە گەشتەکەت کردووە بەڵێ تقریبا 6 ساڵ بەڵێ بەردەوامی بەهارە گەشتمان ئەنجام داوە لێرە و ئەو بەهارە گەشتەش زیاتر دەمەزەرکردنەوەی کۆمەڵایەتی بووە بۆ ئەوەی کەەوە
گەنجان چونکە زۆر پەرت و بڵاوین بۆی گەنجان یەکتر بناسنەوە و یعنی پێمان وا بۆ بئیچ وامان خوڵقاندووەکەوە خەڵکەکە سوودی لێ بینیوە و ئەوانەی کە بە شاید حاڵن زۆربیان گوتویانە کارێکی واتان کردو کە ئێمە تۆزێک چۆن دەڵێ ئەو بەڵێ بەڵێ ئەو پەیوەندیە تۆکمەی کە جاران هەبوو دابڕابوو تونند و تۆڵتر بۆتەوانێ و بیزادیش دەمەوێ ئەوە بڵێم کە بۆچیە بە هارە گەشتەماڕێک ساڵانی دیکە پرۆگرامی تێدا بەڵام ئەم ساڵ پرۆگرامی تێدا نەبوو لەبەرەوەی ئەو چەند ساڵی پێشوو دابڕابووین چەند پرسەیەک هەبوو چەند کەسێکی ئەزیز هەبوو ئەوە هۆکار بوو. هۆکاری دروستبوونی ئەو بەهارە گەشەژەوە بوو لە ناو پرۆگرامێکدا دەمانویست ئێمە گەنجەکانمان هام بدەین بۆی کەوا با و باپیرانی ئێمە کەسە ئازیزەکانی ئێمە چنارنەی لە هەر شوێنێک هەبوو بێ جێگای شانازی بووە ئەوە خۆمان وا دەڵێن خەڵکی دیکەشە جێگای شانازیە بەڵام لە هەموو ڕوویەکەوە یاسا پارێز بووە کۆمەڵایەتی بووە و جێبەجێکاری ئەو پرۆژەیە بۆ کە پێی سپێر دراوە یعنی ئیشی خۆی بە مەزبوطی کردووە بۆیە ویستمانە هەمیشە هانی خەڵکی خۆمان بدەین کە لەسەر ئەو نەریتە بمێنەوە و بۆ داهاتوش پلانمان ئەوەیەکەوە بتوانین بەروبوومی ئەو ناوچەیە وەکو شێوەیەکی ئالووە مەسەڵەن لێرە کۆبکەینەوە و ئەرزیکەینەوە هەر لێرە بفرۆش ینی یەک شوێن ببێتە شوێنی پاکێجێکی زۆر چاکە دەستخۆش بکاکی باشە زیاتر لە گوندی چنارنە خەڵکەکەی بەچیەوە سەرقاڵە لە بەهارە گەشتەکە تۆزێ دوورکەوینەوە دادینەوە باش خەڵکی گوندی چنارنە زیاتر بەچیەوە سەرقاڵە لە ئێستادا بەداخەوە کەەوە پلانیشی شکست خواردووی با هیچ ناو نەێنین بەڵام خەڵکەمووی بۆتە موچە خۆر ئەگەر نا ئەوەی کە لە ناو گوندەکەدا ماوەتەوە سەرقاڵی باغداریە بەڵێ ڕەز و ئەوانیان هەیە کە زیاتر لە چنارنەش دەمەوێت پێت بڵێم ئاماژە بە دووش بدەم ترشی سماق کە بە دەرەزەیەک ترشی سماقی ئێرە زۆر ئەوەی کە کوالێتیەکەی لێک دراوەتەوە باشترین جۆرەکەیەتی بەڵێ بەڵە ترسی سماق بادام ترێ بەڵێ ترێشی زۆرە ئەو سێ گرنگی زۆر پێدەێت لە پاڵ ئەوەشدا هەندێک کاری دیکە دەکرێت و کارانەش ینی دەکرێت بڵێن زۆر چاکە ئەوەی کا من بیستومە لە دەڤەری مەرگەی بە تایبەتی لە گوندی چنارنەی یعنی جاران وام بیستو ئەگە کەسێک بۆ نمونە قاتی بزووی لە بەرکردبایە یان قاتی بزووی پۆشی باە دیانگۆ چنارنەیە ئەوە هۆکارەکەی چی هۆکارەکەی ئەوەیە بوو کە هونەرمان عیرفان حەمەدەمبڵ قسێکی دەڵێ لە کوڵاندن و برژان شتێکی لێرەش لە چنارنە ڕستنەکە لە خۆیان بوو پێچاڵکردنەکە لە خۆیان بوو جۆڵاییکردنەکە لە خۆیان بوو هەم کۆت و بەندەکە لە خۆیان دوورینەکە دەکەوتەوە شار خۆزگە دوورنیشان دەبووە خۆزگە دەیان بوو هەش بوو پێم وایە 4-5 خەیات هەبوون لەو بینن بەڵام مەبەسم لەوەیە کە زۆرترین ماڵ نییە گەر یعنی کەواتی بزوین لە مەسەلەی جۆڵایی و پێچاڵ و کە وەختی خۆی وەنێ پێچاڵ بەڵێ لەوەیدا شارەزاکی باشە زۆری شارەزای هەنەوە ئێستاش وەک بزانی خەڵکەکە گرنگی پێدا هەیە بڵێن جۆڵا بێ بڵێن ئەوە بکات هەیە هەم لێرەش هەیە هەم لە ناو شاریشەیە کە هەر چنارنەیەکان مەبەستم هەیە. بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەهارە گەشتی گوندی چنارنێ کۆتایی بە بەرنامەکەمان دێنین تا بەرنامەیەکی تر هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ.